بەناوی خوای بەرز و بێئاوتا جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی ئازیز و خۆشەویست با خۆشحاڵی و ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوانەتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێمان ئامادە کردووە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و کاتتان باش مێدی تەندروست باشی و ئاسوودەییتان بۆ خوازین. سپاس بەخوا ڕۆژ دەرفەت هەیە لەگەڵ هاوکارانمان لە پەیامەوە لە پەیامی ڕۆژەوە کۆمەڵێک بابەتی ڕۆژ و وەروە بابەتی گرنگ بۆی ئازیز پێشکەش بکەین لەو بابەتانش دەمانوێت قسەی لەسەرکەین بابەتێکی زۆر گرنگەویش کێشە و گرفتی ئاوی خواردنەوەی لە قەزای چەمچەماڵ و سنوورەکە بەگشتی ئەو گرفتانە لە چێوە سەرچاویان گرتووە کارەکانی چارەسەرکردن چین لەو بارەیەوە تەوەریەکمانە بێ قسە و باز لەو بارەیەوە دەکەین بۆ یەکێکی تیژ لە بابەتە گرنگەکانی ڕۆژ ئێستاکە توانین بڵێن بەشێکی زۆری کۆمەلگای کوردی پێوەی خۆی سەرقاڵ کردووە ئەویش سیستەمی ڕژێمی خۆراکیەکەوە زۆرێک لە هاوڵاتیان بەکاری دێنن بۆ دابەزاندنی کێشی خۆیان ئەویش سیستەمی خواردنی کیتۆیە ئەمە زیانەکان و وەروە سوودەکانی چین و زانستی و وەروەها باشترین ڕێگا چۆنە بۆ بەکارهێنانی و مامەڵەکردن لەگەڵ ئەم سیستەمە خۆراکیە میوانێکمان لەو بارەوە دەبێ قسە و باز لەو بارەوە دەکەین. بەڵای زان سەرتاج دەچینە لای ڕەوشی کەشوهەوا.
وڵای زان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر کێشە گرفتەکانی ئاوی خواردنەوەی سنووری قەزای چەمچەماڵ و هەروەها دەوروبەر یەکین بۆ قسەکردن لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز ئیرەج حەمە شەریفمان کردو لە پرسراوی بەشی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ. کاگیرێش سڵاوت لێبێ و ئەگەر لەوە دەست پێ بکەین کێشە و گرفتەکانی ئاوی چەمچەماڵ لە ئێستادا هەر بەرداوا من وەکو خۆیان یا هیچ گۆڕانکاریەکیان بەسەرا هاتووە. سڵاو لە ئێوەش و لە تەلەڤیزیۆنی پەیام و سەرجەمبینەرانی تەلەڤیزیۆنەکەشتان وەکو ئاگادارن چەمچەماڵ لە کۆنەوە کێشەی ئاوی هەبووە و ئەم کێشەیە ڕێگ و ڕیکشەیەکی مێژووی هەیە. دەتوانم بڵێم نزیکەی 30 بۆ 40 ساڵە زیاتر کێشەی ئاوی هەیە و ئەم کێشەیە بۆ ئێسەش بەردەوامە، بەڵام ئەوەیە لە وەرزیستانە لەبەرەوەی خەڵک پێویستی کەمتری بە ئاوی خواردنەوە و بە ئاوی بەکارهێنان هەیە. کێشەکان تا ڕادەیەک سستە بن، ینی کێشە نامێنە لە وەرزیستانە، بەڵام کە وەرزی گەرما و هاوین دەست پێەکە کێشەکان وەک ساڵانی ڕابردوو بە زیادەکە چونکە هاوڵاتیان ژمارەی دانیشتوان تا دێ زیاترەکە و ئێمەش کەمیەتی ئاوەکەمان لە شوێنی خۆیەتی وەکو خۆیەتی ئەگەر کەم نەکا بەهۆی لێچوونی زیاتر و بە فێڕۆچوونی زیاتر و زیادەڕۆیی زیاترەوە، ئەوە هەر لە جێ خۆی منێتەوە کێشەکانمان ساڵ بە ساڵ زیادەکە. کاگیرەج ئەگەر لەوە دەست پێ بکەین زۆر جا باز لەوە دەکەن پێوەری ئاویان داناوە بۆ ماڵەکان بۆی چارەسەری گرفتی کەماوی بکەن لە کاتێکا دەڵێ ئەمە دەبوو چارەسەرەکە لە بڕینی ئەو زیادە ڕۆیانەوە کرابایەکە بەشێک لە هاوڵاتیان و بەرپرسان و وەروە ڕەنگە کۆمەڵێک لە کۆمپانیەکان لەو ناوچەیە کردویانە. ئایا هەر بەڕاستی زیادە ڕۆیی هەیە؟ ئەگەر ئەو زیادە ڕۆیانە هەبن تەسیر لەسەر ئاوی خواردنەوە دەکەن و زۆروی ڕێژەی ئاوێک بگەڕێتەوە؟ ڕاستە پێوەری ئاو هەدەفەکەی ئەوەیە کە بە فێڕۆچوونی ئاو کەم بکاتەوە، بەڵام ئەمە بۆ بۆ ئەو شوێنانەی کە پێداویستی ئاوی ڕۆژانی هاوڵاتیان دابین کراوە، ئەنی بۆ قەزایەکی وەکو چەمچەماڵ و ناحی شۆڕشوتەکێ ئێمە لە ڕۆژێکا پێویستمان بە 6,000 متر سێجا ئاو هەیە، بەڵام لە ئێستادا ئێمە 20,000 متر سێجا ئاو ئینتاجەکەی نوێدین بە هاوڵاتیان. یعنی ئێمە هێشتا بەشی پێداویستی هاوڵاتیانمان لە ئاو دابین نەکردووە تا پێوەردابنین بۆی بە فێڕۆچوونی ئاو کەم بکەینەوە. ئێمە بۆیە گلەی گازندەی هاوڵاتیان ئەم سنوورە بە ڕەوا بینین، بە حەقە بینین و چەند جارێکیش دامان لەسەری خۆمان و لە ئەنجومەنی پارێزگا و لە بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆ کردووە کە چارەسەری کێشەی ئاوی چەمچەماڵ بکەن، دواتر ئێمە پێوەردابنین لەم سنوورە و ئیش بە پێوەەر بکەین، چونکە وەکو وتم ئێمە ئێستا عەجزمان هەیە، ینی زیاد لە 40,000 متر سێجا پێویستیمان هەیە بە ئاو. لەبەرەوە پێوە چارەسەری کێشەی ئاوی چەمچەماڵ ناکە، ڕەنگە بۆ شوێنەکانی کە ئەوانەی کە لە سەروی ستانداردی جیهانیەوە ئاو بەکارهێنن یان بە فێڕۆچوونێکی زۆری ئاو هەیە بۆ شوێنانە چارەسەر بێ، بەڵام لا ئێمە چارەسەری کێشەی ئاو ناکە و وەکو بەنسبەت زیادەڕۆی لە هەموو شوێنەکەیەوە لە سنوورەکەی ئێمەش هەیە، بە تایبەت لەبەرەوەی سنوورەکەی ئێمە سنوورێکی تا ڕادەیەک بێ ئاوە نە ئاو لە ژێر زەوی نە لەسەر زەوی چەمچەماڵان نییە، لەبەرەوە هەر کەسێک کە لەم سنووردا بنیشێ پشت بە ئەو ئاوا بەسێکە لە هێڵی دوی دوکان سلێمانیەوە کە بە ئێمە ئاگایان لە ئەو پرۆژانی کە لە بیرەکانی کاریژیتان و بانیمەکانەمانە وە زیادەڕۆیی یەکەن بە تاکید و ئێمەش لە ماوەی ڕابردووە هەندێک لە زیادەڕۆیەکانمان بڕی و هیوادارمەوە بەردەوامی هەبێ و بگەینە چارەسەرێک، بەڵام بڕینی زیادەڕۆیی لە سەدا بۆ 15 چارەسەری کێشەی ئاو ڕەنگە بکە، بەڵام چارەسەری کۆتایی کێشەی ئاوی چەمچەماڵ ئەوەیە کە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ جێبەجێ بکرێ و ئەو کەمێتە ئاوەی کە پێویستە بۆ سنووری قەزای چەمچەماڵ دابین بکرێ. زۆر باشە کاگیرەج، لە ئێستادا چارەسەری ڕیشەیی چییە کە بۆ ئەوەی گرفتی کەماوی چەمچەماڵ پێ چارەسەر بکرێت؟ چارەسەری ڕیشەی گرفتی ئاوی چەمچەماڵ وەکو ئاماژەم پێکرد هەر جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە، ئەو پرۆژەیە شتا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، پارەی بۆ تەرخان کراوە لە بودجەی ساڵی 2011 و 2012، بەڵام وەکو جێبەجێکردن جێبەجێ نەکراوە. ئەو پرۆژەیە چارەسەری کێشەی ئاوی ئێمە ئاکات. کەواتە بۆچی جێبەجێ نەکراوە؟ هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە؟ هۆکارەکەی وەکو هەموو پرۆژانی کە نازانم مەڵی دەنگم ئەگەر بگات
وەکو هەموو پرۆژانی کە پێشتر لە ئیعلان کراون و وەستاون بەهۆی نەبوونی پارەوە، بەڵام ئەمە کێشەیەکی تریشیە. ئەم پرۆژێ درا بە دوو کۆمپانیا لە ساڵی 2013. ئەم دوو کۆمپانیا هەندێک ئیشی ئۆفیسیان کرد و ئیشەکەیان ڕاگیرا. دواتر بوازە لە ئیشەکەینا بەهۆی نەبوونی پارە و بەهۆی هەندێک گۆڕانکاری کە داوا نەکرد کە گۆڕانکاری لە پرۆژەکە بکرێ و نەکرا. وەکو ئیشی ئۆفیس و ئەواندا ئیشی تیا کرا، بەڵام وەکو ئیشی عملی و لەسەر مەوقعی حاڵ هیچیشی لەسەر نەکراوە. وەکو پارەش لە بودجەی ساڵی 2011 و ساڵی 2012 پارەی بۆ تارخان کراوە لە بودجەی هەرێمی کوردستان. کاگیرێت پرۆژەی ئێستەی ئاوی چەمچەماڵ پێمان بێ بە بۆری لە دوکانەوە دێوە، باز لەوە دەکرێت بۆریەکە ئیدی تەمەنی زۆر وەروا کوالەتی بۆریەکە خراپ بووە، توانای گەیاندنی و هەموو ئاوەی نیە، هەروەها دەبێت سیانە بکرێتەوە و نۆژەنکاری بۆ بکرێت. لەم بارەیەوە گرفتەکان چین، باڵێن چەند تووشی گرفتی کە ماوەیتانەکات لە تێکچوونی، لە تەقینی، لە کەڤێنانی هەتا لە پاکوخاوێنی بۆریەکە. ئەو بۆڕێ کەیسا هێڵی دوی دوکان سلێمانی پیاڕاتەبان ئەو پرۆژەیە لە ئەساسا پرۆژەیەکە لە زمانی حزبی بەعسا جێبەجێ کرا بۆ ئەو کۆمەڵگایانە و لەگەڵ قەزای چەمچەماڵ کە لە دوکانەوە 12,000 مەتر سێجا ئاو بهێنێ بۆ کۆمەڵگای پیرەمەگرون و دۆڵی بازیان و کاو کاتە دۆڵی بازیان هەردوو ئۆردوگای باینجان و بازیان و ئەڵڵایی و تەیناڵ و گۆپاڵە و تەکیە و چەمچەماڵ و شۆڕش بوو. ئەم پرۆژەیە هی ئەو شێرانە بوو. ئەم پرۆژەیە لە ساڵی 1986 کە بۆڕەکانی دانرا و دواتر لە ساڵی 1970 وەستا لە کارکردن یعنی تەواو نەکرا. بۆڕەکانمانە و لە ژێر زەویەوە بەبێەوەی کەس بەکاری بێنێ. دواتر بە پرۆژەیەک لە هێڵی دوی دوکان سلێمانی پارەی بۆ تەرخان کرا و لەلایەن کۆمپانیای نوێکانەوە زیندوو کرایەوە و ئاوەکەی درا بە سلێمانی و بەشێکشیان لەو ئاوە بۆڕەکانیان هەندێک سیانە کرد و نەقلان کرد بۆ دۆڵی بازیان و چەمچەماڵ و شۆڕش و تەچە. ئەو بۆرانەی کە کەوتونەوەتە سنووری ئێمەوە هیچ سیانێکی تیانەکرا و تەمەنی بۆڕەکە بۆڕی خۆی بۆڕی کاسایرۆنە، بۆڕی ئاسنە. زیاتر لە 34 ساڵە لە ژێر زەویە، 35 ساڵە لە ژێر زەویایە. تەمەنی بۆڕەکە تەواو بووە. لە هەندێک شوێن بە منتیقەی کبریتیا ڕۆیشتۆ بۆڕەکە بە تەواوی ڕزیوە، لە هەندێک شوێن بەناو مەجاری و کۆمەڵگایە ڕۆیشتووە و لە هەندێک شوێن کەوتۆتە ژێر موجەمەعی گەورەوە، کەوتۆتە ژێر بەنزین خانە و باخ و ڤێلا و چەند شتێکەوە. جگە لەوەش کە بۆڕی هەموو بۆڕێک تەمەنی هەیە. تەمەنی بۆڕی ئاسن 25 ساڵە. ئێمە ئەمە 35 ساڵان بۆڕێ لە ژێر زەویایە، وەسیانەش نەکراوە، لێچوونێکی زۆری هەیە، ڕزیوێکی زۆری هەیە، توانای گاردنی ئاوی نەماوە. ینی لەبەرەوە ئەگەر سیانەیەکی باش نەکرێت تەسەوور ناکەم ئەم ساڵ بتوانێت ئاو بگەێنێ بە قەزای چەمچەماڵ و ناحی شۆڕش و تەچێت. کەواتە کاگیرەجێەوە هیچ هەوڵتان نەداوە بۆ چاکردنی ئەو بۆڕێ و چارەسەرکردنی؟ ئەو بۆڕیە لە دەسەڵاتی ئێمە و توانای فەرمانکانی ئێمە و بەڕێوەبەرهەتەکەی ئێمەش نییە کە بتوانین چاک بکەینەوە. بودجەیەکی زۆری پێویستی بە یا ئەنجومەنی پارێزگای یا ئەنجومەنی وەزیران بتوانن کارێکتیا بکەن یا وەزارەتی شارەوانی خۆی. ئێمە بە بەردەوام داوای ئەومان کردووە کام بۆرە نوێژەم بکرێتەوە، ئەو پرۆژەی ئاوی گۆبتە بە چەمچەماڵ جێبەجێ بکرێ و یاداشمان داونەتێک نووسرامان بۆ بەرزکردنەوە، سەردانمان کردوون، کۆمپانیامان هێناو کە ئامادە بووە بە قەرز کارەکە جێبەجێ بکە و ئەو کۆمپانیانی کە پێشتر کارەکەیان بۆ دەرچووە قسەمان لەگەڵا کردوون کە بێنەوە دەست بە کارکردن بکەن و لەگەڵ حکوومەتان فواوەزات بکەن بۆی بتوان ئەگەر بە قەرز بێ بە قەرزی درێژخایەن بێ و پرۆژێمان بۆ جێبەجێ بکەن. بەڵام هەست ناکەم هیچ احتیمالێک هەبێ ینی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی ئاوی چەمچەماڵ. ینی حکوومەتی هەرێم وای لێ هاتووە ئیلا بێ ینی چۆرەڵێ چاڵێک بێ بکەوێتە چاڵەکە و ئیجاد بڵێن ئەمە چاڵە. ئێمە هاوارەکە ساڵانە کاکە لە وەرزی هاوینە هەموو ساڵە کێشەمان بۆ دروستە بێ، ساڵانە کێشەکە زیاترە بێ، ساڵانە خەڵکی زیاتر بێ ئاوە بن. هەموو ساڵێ وەکو خۆتان راپۆرتان کردووە و بینیوتانە لە قەزای چەمچەماڵ و ناحی شۆڕش و تەکیە بە دە ڕۆژ جارێ ئاو درێ بە هاوڵاتیان 2 کاتژمێر ئاو. هەموو ساڵێ ئەم کێشەیە 2 بارە و 10 بارە و 100 بارە بێتەوە، بەڵام کەس بەهانامانەوە نایێت. زۆر باشە کاگیرە جوەک پێشتر خۆشت ئاماژەت بەوە کردکە لە وەرزی هاویندا هاوڵاتیان زیاتر پێویستیان بە ئاو دەبێت. ئایا ئێوە دەتوانن تا وەرزی هاوین بتوان ئەم کێشەیە چارەسەر بکەن؟
والله ئەوە بەتوانای ئێمە ناکرێ وەکو پێم وتی ئەوە بەتوانای سەروی ئێماکرێت تەبان ئیمکانەت لە بەردەستا هەبێ هەموو شتێکەکرێ بەڵام کە ئیمکانەت لە بەردەستا نەبوو هیچت پێ ناکرێت ئێمە لە ڕێگەم تەلەڤیزیۆنە بەڕێزەیەوەشەوە داوا لە وەزارەت و بەڕێوەبەراتی گشتی خۆمانەکەین ئاوڕێکی جدی لەم وەزع بدەنەوە ناکرێ قەزایەک و چەند ناحەیەک ماوەی 30 ساڵ بێمە کێشەکەیان بێ ئەمە بە بەردەوام هەردووباری بکەنەوە بڵێن کێشەی ئاومان هەیە ئەگەر پارەکە قام کرێ بۆ پرۆژە تەبان پرۆژە گەر ئەتوانن لە برێوی کە بیدەن بە کۆمپانیاک بیدەن بە دووسێ کۆمپانیا بۆ هەر نەبێن نۆژەنی بۆڕەکان بکەنەوە بۆ ئەمساڵ بتوانین ئاومان پێ بگا بۆ چارەسەری درێژخایلیش کە بۆ ساڵ و دو ساڵی داهاتوو بێ ئەو پرۆژەی ئاوی گۆپتە بە چەمچەماڵ جێبەجێ بکەن. کاگیرش باز لەوە کرێ کۆمپانیایەکی ئەڵمانی هاتووە تەرحێوەی کردووە کە ئەوە توانێت کێشەی ئاوی چەمچەماڵ چارەسەر بکە وەروەها بە قیستی درێژخایەن ینی ئەمانە با بڵێن ئۆڤرێکی باشە بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەو کێ ڕێگری لەمە دەکا ئەم کۆمپانیای بێن پرۆژەیە جێبەجێ بکەنی حکوومەت بە چ مبەڕیرێک بە چ بیانوێک نایەوێت بۆ نمونە ئەم کۆمپانیا هاتووە هەموو پلانێکی تەڕح کردو بۆی شاری چەمچەماڵ لە کێشەی بیاوی ڕزگار بکە. ئەوەی ئێمە کۆمپانیاکەی ناوی گەفە کۆمپانیای گەفی ئەڵمانی سەردانی سەردانی ئێمەیان کردووە وەکێکەوە ئێمە لەگەڵ ئەو کۆمپانیا سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە لە بەڕێوەبەراتی پلان بە دووادا چوون بۆ خۆشیان بەجیا سەردانی وەزارەت و سەردانی بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆ و هەتا ئەنجومەنی وەزیرانیشان کردووە ئەوان تەڕحێکیان هەیە کاڵێن ئێمە ئەو پرۆژەیە جێبەجێ ئەەکەین بە قستی درێژخایەن یاری دوای 8 ساڵ لە جێبەجەکردنی پرۆژەکە یا دوای 15 ساڵ لە جێبەجەکردنی پرۆژەکە پارەکە بە ئەقساط وەرگرتنەوە بەڕاستی ئێمە نازانی وردەکاری تەفاسیلی تەرحەکەی ئەوان بۆ حکوومەتی هەرێم چۆنە و داوای چەند پارەکەن و داوای چەند ڕقەکەن بەڵام ئەوەندە ئازانی ئەو کۆمپانیایە هاتوون ئامادەکاریان تایە کە پرۆژەکە جێبەجێ بکەن و وەڵامیان نەدراوەتەوە تا ئێستا لە ئەنجومەنی وەزیرانەوە کە بڵێن ئایا ئێمە ڕەزامەندی بە ئیشکردن لەو ئیشکردنی ئەو کۆمپانیا لەو پرۆژەیە یاننا تەفاسیلەکەی ئەوە بێ لە ئەنجومەنی وەزیران و لە کۆمپانیاکە خۆیان پرسن ئایا بۆ وەڵامیان نەدراوەتەوە بۆچی چی ڕێگرە لەوەی کە ڕەزامەندیان بنێ. کاگرش لەنێو خەڵکا باس دەکرێت کەوا قەزای چەمچەماڵ وەکو پایتەختی شەهیدان و ئەلفاکراوەکان حکوومەت نازناوی پێبەخشیوە بەڵام ئێستاگەر خۆشی جۆرێکی جل لە جۆرەکان هاوڵاتیان دەڵێ حکوومەت ئەنفالمان نەکاتەوە کە ئاوی خواردنەوە توانین بڵێن یەکەمین هۆکاری ئاوەدانی هەموو شوێنەکە یانی وەکو بابەتێکی تر نییە کەمێک دوا بکەوێت چەند ڕۆژێک نەبێت ئاسایی بێت ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانی ناو قەزاکە و دەوروبەریەوە هەیە یعنی حکوومەت دەبێ و بەڕێرێکی هەبێت ئەوەندە بەهێز بێ لە ماوەی ئەو هەموو چەند ساڵێکەوە ڕابردووردا چارەسەری نەکا یعنی بابەتەکە تۆزێک لێرە شتێک هەیە بای ئەوەندە مبەڕێرێکی بەهێز بێ حکوومەت نەیەوێ ئەم کارە بکات. بەڵێ ئازان پێم وا بێ پەیوەندیەکەمان لەگەڵ کاک ئیرەج پچڕا سپاس بۆ بەڕێز کاک ئیرەج حەمە شەریف لێ پرساوی بەشی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ بە مێدیەوەی هەچ زووترە کێشە و گرفتەکانی ئاوی چەمچەماڵ چارەسەر بکرێت و هەروەها و شارە جوانەش لەو گرفتانە ڕزگاری ببێت. بەڵە بەڕێزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین فەرموون بە پێکەوە بینەری بین. انتخاباتی شتێپەڕی ئینجا وادەی بەڵێنە میلەت نۆشی گیانتان بێ ساوار لەگەڵ ترخێنە نرخی شمەک هەرزانە وڵات پڕ هەلی کارە یەک ئەمپێری کارە باش تەنها 15,000. ئەزمموی
نزیکە 11 ساڵ لە نووسینەوە یادداشتەکانی ژیانی خۆم و ژیانی ڕۆژانەوە سەردەم ئەو بابەتانەی کە لەسەر ئاستی ناوخۆی و لە ئاستی جیهانیدا ڕوودەدەن. بیرۆکەی نووسینی یادداشتەکان لێرەوە من دەمەوێت سوپاسێکی بێپەیانی مامۆستای خۆشەویستم مامۆستا قادروریا بکەم کە ئەو کاتە مامۆستا مامول لە وەلێش ئەم بیرۆکەی لەوە سەرچاوەیەگر کە بەڕێزیان وتی ئێوە وەک قوتابیەک و قوتابیشی بەشی کوردی ئایا تا چەند گرنگیتان بە نووسینەوە یادداشتەکانی ژیانی خۆتان داوە. هەڵبەت ئەم قسانەی بەڕێزیان بوون بە سەرچاوەیەک وە هۆکارێک کە من ئەسپی خۆم لەو ناوەندەدا بدەم و دەست بکەم بە نووسینەوە یادداشتەکانی ڕۆژانەی ژیان. بوارێکی تر کە من بەڕاستی دەمێکە دەستم داوەتە سوپاس بۆ خۆ ئەویش نووسینی شعر و شتێ لە دوای دنیای ئەدەبیدا و ڕێسکەکەش زیاتر ئەوەی کە لە تۆڕە هەمەڵاتیەکان بڵاوی دەکەمەوە شعری تەنزی سیاسین تەنز بوو ئەوانە من نووسیوە. دایەکێک لەو شعرانەی کە لە 18 2016 پامێک بوو لە کەسێکی سادەوە بۆ کەسێکی سیاسی باڵادەستی عێراق کە ناونیشانی شعرەکە بۆ شازە بوو لە حەیدەر عەباسەوە بۆ حەیدەر عەبادی کە ئەمە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە زۆربەی پیجەکان بڵاو کرایەوە چۆن بڵێ بەرەو پێشچوون و بەدەنگەوە هاتنی باشی هەبوو. سڵاوت لێبێ حەیدەر عەبادی من لە چوار قوڕنا تۆ لە بەغدادی من لە هەرێمم هەرێمی ئیفلاس بەندە مەعروفم حەیدەر شێخ عەباس تکام لە ئێوە دوای ئۆپەراسیۆن خەمێک لە میلەت داماوم بخۆن مۆزەف بێ ڕاتب خەڵک بێکارە شیعارمان ناوێ کاتی کردارە لە خۆپشاندانین ڕۆژ تا ئێوارە بەخوا عەبادی خەڵک بێزارە پرۆسەی خوێندن شکست دەهێنێ ڕۆژ بە ڕۆژ ئاوات دەخوازین بە دوێنێ دەوام تەعتیلە و گشت ڕۆژ بایکۆتە ئەوا پێم وتی تۆشکەیفی خۆتە. دیارە نووسینەوە یادداشتەکان زەحمەت و قورسایی تێدا کە من ئەو دەفتەرانە دەفتەری یادداشتەکان کە لە 2011ەوە دەستم بە نووسینیان کردووە باوەڕکە چۆن کابرا پارە لە جیفان دەهاوێ لەگەڵ خۆی بۆ شوێنێک زەرورە پێ یا مۆبایلەکەی پێیکە دەبێت بۆ هەموو شوێنێک پێبێ منیژە دەفتەرانە وای لاتۆ بسمە هەر سەردانێک جاری وا بە هەفتە لای خزمێکیان ئازیزێک دەبێت سەردانێک دەکەی ئەم دەفتەرانم لەگەڵ خۆم بردووە نی ئەو دەفتەرێکی لەم ساڵە داشتی تێدا دەنووسرێ بەڵام دواتر بیرۆکەی ئەوشمان بۆ هات کە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە موبایلدا هەک بێت تێبینی مزەکەراتێ دەتوانانی بەشێک لە نووسینانە بخەمە سەر و دواتر بیخەمە سەر دەفتەر کاتێک لە سەردانێکیان شوێنشی ئاوا بووم. لە دەفتەرەکەدا دیارە وەک ئاماژەم پێدا لە 2013 تایبەتمەندیشی ترم بۆ زیاد کرد ئەویش ئەوەیە لە پاڵ ئەو پەیوەندی کۆمەڵاتیانەی کە هەمانە ئەگەر سەردانی کەسێکشمان نەکردبێت لە ئازیزێکمان پرسی بێ بە تەلەفۆن یان ئازیزێک تەلەفۆنی بۆ من کرد بێ هەموو هاوڕێ دۆستانە لەو دەفتەرەدا لە 2013 تا ئەمڕۆ تۆمار کراون یعنی هەموو پەیوەندیشی تەلەفۆنی کە بە ڕێزێک پەیوەندی پێوەکردم یان پەیوەندیم پێوە کردبێ لە ناو دەفتەرەدا ناوی هەیە. وەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە.
لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیابن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵای زاندووبارە سڵاوتان لێبێت بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری وەروەها بابەتیەکانی ڕۆژ دەچینە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکان سەرەتاش دەچینە لای هاوکارمان هاوار محەممەد لە کەلارەوە لەگەڵمان. هاوار سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە دەڤەری گەرمیان لا ئێوە چی هەیە؟ سلااو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت لە دەڤەری گەرمیان وا بڕیارە 22 ئەم مانگە گەورەترین و یەکەمین فیستیڤالی بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیی و بیانیەکان لە ئیداری گەرمیان بەڕێوە بچێت. لێرە کۆمەڵێک لە کرێکاران خەریکی ئامادەکارین بۆ سازدانی ئەو فیستیڤاڵە کە وا بڕیارە 22 ئەم مانگە ئەنجام بدرێت. فێستیڤاڵەکە بە بەشداری ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان و لە وڵاتە عەرەبیەکان و لە وڵاتانی دراوسێک و ئێران و تورکیا بەڕێوە دەچێت. کۆمەڵێکی زۆر لە بەرهەمە ناوخۆیەکان و لە بەرهەمە بیانیەکان لە سەرجەم بوارەکان لەم فێستیڤاڵە ئامادەکاری بۆ کراوە کە پێشکەشی میوانان بکرێت و ڕاستەوخۆ لە دەستی یەکەوە ئەواتە لە کۆمپانیەکانەوە بفرۆشرێت بە هاوڵاتیان. من بۆ قسەکردن لەگەڵ سەرپەرشتیارانی فێستیڤاڵەکە لێرە کاک محەممەد نووریم لەگەڵا بەشی ڕاگەیاندنی فێستیڤاڵەکە. کاک محەممەد سڵاو لێ بەگەر پێمان بڵێ فێستیڤاڵەکە زانیاری زیاتر لەسەری چییە و چۆن و کەی بەڕێوەچێت؟ بەڵێ سوپاس بۆیەوە بەخێر بێن. وەکو ئێمە لە گەرمیان بڕیارمانداوە لە 21 2021 یەکەمین و گەورەترین فیستیڤاڵی بازارکردن
و ناساندنی بەرهەمە بیانی و ناوخۆیەکان بکەینەوە لە گەرمیان. پرۆژەکە لە ژێر چاودێری حکوومەت هێرێمی کوردستان بەڕێوەچێ وا بڕیارەوەکو تەمبستوێکی مانگ لێرە لە ناو پارکی شاری یاری کەلار بکرێتەوە. بەرهەمەکە فستیڤالەکە زیاتر لە 13 جۆر بەرهەم لە خۆگرێ بەش لە خۆگرێ بریتە لە کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان هەروەها خاوەن کار و براند و خاوەن کاری دەستی و هەروەها پرۆژە کشت و کاڵیەکان هەروەها زانکۆ و پەیمانگاکان و چەندین بەشی تر. ئامانج لە فستیڤالەکە چییە؟ بەڵێ ئامانج لە فستیڤالەکە ئەوەیە کە ئەو کۆمپانیا و براندانە وەکو باسم کرد ئەو خاوەنکارانە زیاتر بە خەڵک بناسیێنین لە گەرمیان هەروەها هەلیکاری زیاتر بۆ دانیشتوانی ناوچەی گەرمیان بە تایبەت بڕەخسێنین بۆ مەبەستەی ئەو خاوەنکار و براند و کۆمپانیانە کە دێنە ئێرە بە تایبەتیوانەی کە تازن وەکوتم بە خەڵک بیان ناسیێنین و هەروەها خەڵکی گەرمیانیش بۆوان بناسیێنین بۆ ئەوی لە داهاتووە بتوانن لق و ئەوانە لە گەرمیان بکەنەوە بۆ ئەو کۆمپانیا براندانە و هەروەها بەشێکی تر ئامانجێکی ترمان لەم پرۆژە ئەوەیە کە بە نرخێکی زۆر گونجاو ئەو کاڵانە لە دەستی یەکەوە بگەێنین بە هاوڵاتیانی گەرمیان و کوردستان بەتایبەت. دیارە ئەو ئەمێ ئاماژی پێ بکەم لەم فستیڤاڵە بەرهەمە خواردەمەنیەکان بەرهەمە باڵێن کەلوپەلە پیشەسازیەکان و کەلوپەلەکانی بیناسازی و کاری دەستی خانمان و چەند بەشێکی تر لەم فستیڤاڵەوە بڕیارەکە 21 مان بەڕێوە بچێت پێشکەشی ئامادەبووان دەکرێت. ئەمە زانیاریەکانی لای من بوو دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لە دەڤەری گەرمیانەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیارەکانت. وەڵە بەڕزان هەر لا بڕگەی پامنێران دەچینە لای پامنێرمان چیا نووری لە کەرکووک چیا سڵاوی خی گەورەت لێ بەم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام لە دوانیوەڕۆی دوێنێەوە قایمقامی قەزا مەرکەزی کەرکووک هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ لابردنی ئەو زیادە ڕۆیان کە لە ناو بازاڕن بە تایبەتی بازاڕی لەنگە فرۆشەکان سەر جسرەکە لە پارێزگای کەرکووک. ئێستا بەشێک لە هاوڵاتیان کە ناڕازین لەو بڕیارەی قایمقامی کەرکووک کە ماوەیە کە دەستی کردووە بە هەڵمەتی لابردنی ئەو زیادە ڕۆیانە هاتوونەتە سەر جادەی سەرەکی ناو بازار بۆی شەقامەکە دابخەن بۆ ئەوەی ئەو بڕیارەی کە قایمقامی مەرکەزی کەرکووک دەری کردووە قایمقام بە بڕیارەکەیدا بچێتەوە ئیدارەی کەرکووک ئاوڕێک لە داواکاری ئەمان بداتەوە کەوان پیان وایە کە ئەم بازاڕانە لە هەموو شوێنەکەی ناکرێت تەنها لە کەرکووک لابرێت لە بەقایە لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق هەیە. بۆیە ئەمان داوا دەکەن وەکو هەمیشە هاوکاریان بکرێت کە ئەویش هاوکاریەکە ئەوەیە کە ڕێیان پێ بدرێت لەو شوێنە کار بکەن. بەڵام قایمقامی کەرکووک دوێنەکە بڕیارەکەی بردوۆتە بواری جێبەجێکردنەوە تاکو ئەو دوکانانە ئەو دوکانی کۆنە فرۆش و لەنگە فرۆشانە سەرجەمیان لا ببات و ئەو عارەبانە و دەستگێڕانەی کە لە سەر جسری ناوچاری کەرکووک هەیە هەمووی لابرێ. من بۆ زانیاری زیاتر دەستم لای ئەم هاوڵاتیانە ئێوە بۆچی ینی هاتوونەتە ئێرە؟ هاتنەوە مزاهرە بکەین هیواداری قایمەقام بە بدادات بکە پەشیمان بێتەوە لە ئەوەی کەلامان بە یعنی ماقولە ڕزق 4,000 نەفەری بڕیەوە دوێنە بە شۆفڵ هاتووە بە غەراز و باری کردووە بە هەموو شتەکانی بە هەموو عالەم هەمووی زەرەری کردووە خۆ قبوڵ ناکە ینی داواکاری هەر کەسێک لە دەنگمانە بەس بێتە هانامانەوە حەلێکمان بۆ بکە ینی داوا لە کێ بکەین نازن حەلێک نییە. ئێوە بڕیار بوو لێرە ئیسە گرت بنەوە ئەی جەماعەتتان لە کوێنی سەرچێن قایمەقامێک بەشکم بە برارەکەی پەشیمان بێتەوە بەشکم هاوکاریەکمان بکە یارمەتیەکمان بکە بەڵام وەڵای ناز هاوار بۆ کێ بەرین مەگەدا لە خوا بکەین خوای گەورە بەس یارمەتیماندا گومەلێر زێنەدا نەجاتمان بێنە دەست ئەمانە. خۆش بێ دیارە ئەمە بەشێک لەم کاسبکارانە ڕای دەگەنن کە ماوەی زیاتر لە 15 ساڵە بەشێکیان پێش ڕوخانی حکوومەتی بەعەس ڕژێمی بەعەس هەر لەسەر ئەم جسرە کاریان کردو و بەردەوام ئیدارەکانی کەرکووک و حکوومەتە یەک لە دوایەکەکانی ئیدارەی کەرکووک هاوکاریان بوون و بەشێکیان دوکانیان بۆ کراوەتەوە بەشێکیان لە ناو بازار کار و کاسبیان بۆ ڕەخسێنراوە. بەڵام ئێستا ئەمە چەندین جارە ینی ئەمە یەکەم جار نییە ئیدارەی کەرکووک ئەم بڕیارە دەباتە بواری جێبەجێکردنەوە و کاسبکارانی سەر پردی ناوبازاری کەرکووک لە ئابا بەڵام ئەمانیش چەند جارێک خۆپشاندانیان کردووە. ئەمە هاوڵاتیان و کاسبکاران ئەمە بە چارەسەر نازانن داوا دەکەن کە چارەسەرێکی گژگیریان بۆ بدۆزرێتەوە چارەسەریان بۆ بکرێ ئەو کەسانی کە لێرە کاسبی دەکەن کە موچەیان نییەوە دەرچوون و دانەمەزراون تاکو ئێستا کێشەکەیان بۆ چارەسەر بکرێ هیچ نەبێ ئەگەر موچەیان بۆ نابڕکرێتەوە و دانامەزرێن
لیان گەڕێن کاسبی بکەن و ئیشوکاری زیاتریان بۆ بدرۆسێرێتەوە ئەگەر لێرەش ناهێڵن ڕێگە نادەن ئیش بکرێت شوێنێکیان بۆ دابین بکرێت تا ئەوان لەو شوێنە کار بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان چیانووری سپاس بۆ زانیاریەکەت. بەڵێ ئایزان بێگومان ئەو زانیارانەی هاوکارمان چیانووری بۆی گواستینەوە پردی کۆمەڵێک پرد لە شاری کەرکوو وەکو پردی خاسەوە وەروە ئەو پردانەی ناو بازار وەکو جۆرێک لە جۆرەکان سومبلی بازارێکی میلیۆن نیشتیمانی کەرکوو کە نیوادارین کاسبکاران زیانیان بەرنەکەوێ بە شێوازێکی با بڵێن یاسایی ڕێک بخرێنەوە هەم ئەوانیش ئەو دیمەنانی لە ناو شار هەیە جوان بن وەروە تێک نەچن وە کێشە و گرفتیوانیش نەبێ. بەڵێ ئایزان دەچینە ئەگەر هاوکارمان دیارە هاوکارەکانمان ئامادە نین بەڵێ ئایزان بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری و بابەتی ڕۆژ لەسەر بارودۆخی چالاکیەکان و هەروەها ئەو بابەتانی تری ڕۆژ لە شار و شارۆچکەکان گەر هاوکارمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بێ ئێمە ئەچینە لە ئەو ئیدریس سڵاوە دلێبێ و گەر گوێت لە دەنگی ئێمەیە لە هەولێرە چی دەگوزارێ یان خۆت لەکوێیت ئەگەر هەر زانیاریەک لای ئێوە هەبێت. بەڵێ دیارە لە پارێزگای هەولێر پێشانگایەک کراوەتەوە بۆ ئیشوکاری دەستڕەنگینی خانمان وەروەها هاوکاریشمان ئیدریس لەوەیە بۆ گواستنەوەی ئەو چالاکیە. ئیدریس سڵاوت لێبێ و لای ئێوە چی هەیە وەروە قسەمان بۆ پێ لەسەر و پێشانگایی کەوا ئێستا کە تۆ لەوەیت. سڵای خوا گەورەتان لێبێت کە بەڵێ ئێستا من لەو پێشانگایم کە پێشانگای دەستڕەنجینی خانمانە ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت دیمەنەکانمان بۆ بگوازێتەوە هەموو ئەو بابەتانەی کە لێرن بە دەستی خانمان دروست کراون واتە ئەو خانمانە خۆیان بە دەستڕەنجینی خۆیان هەوە هەم لە تابلۆکان و هەم لە مەدالیاکان و هەم لەو پەرداغانەی کەەوە ئیسکانەکان کەەوە نەخشێنراون نەخشەکانیان هەمویان بەدەستی خۆیان بووە و لە لایەکی تریشەوە کۆمەڵێک ئەو جانتایانە کەەوە نەخشان بۆ دروست کراوە یاخود نەخشێنراون لەلایەن ئەو خانمانەوە خۆیان نەخشێنراون. ئەگەر هاوکارم زیاتر یارمەتی دەرم بێت لەم لاوە خواردن ئامادەکراوە هەر بەدەستی خانمان ئەم خواردنانەش هەر هی دەستی ئەوانە. بەڵێ من دەمەوێت ئێستا بچمە لای ئەوان زانیاری زیاتر لە خۆیانەوە وەربگرم. سڵاو لێبێ خاتون ئێوە ئەو پێشانگایەتان بۆچی کردوتەوە و ئامانسان لی چییە؟ والله پێشەچی بەخێراتتان دەکەم سوپاستان دەکەم بۆ هاتنتان. ئەو پێشانگای هەموو دەستڕەنگینی خانمانن یعنی کاری دەستی خانمان ئامانجمان ئەوەیە کە ئافرەشتیش دەتوانی ئیشی خۆی بکاتن توانای ئەوەیە ئیشی بکات یعنی زۆری تێدا کەم ئەندامن خاوەن پێداویست تایبەتن کەم ئەندامیش دەتوانی ئیشی خۆی بکاتن. ئێستا یەک بە خۆم ئەمن کەم ئەندامم دەتوانم ئیشی خۆم بکەم. ئێستا شتی خۆم هەیە شتەکانم پێشاز و جوانیشن شتەکانم لەسەرەوە هێشتان دام نەناوە و خەریکم ئەگەر بچم داینم پاشکەمێکیت کرد شتەکانم ئیکسواراتن. چەند زۆر شتی تێایە واتە ئەم پێشانگایە چەند زۆر شت لە خۆ دەگرێت؟ وەڵا زۆرن یەک لەوانە خواردنن برێ ئەکسواراتە نەخشی سەر ئەو کوپانەیە نێرگسخان ئەو شتە شازانە دروست دەکاتن نووسینی بۆ نمونە دایەجیان ناوی نووسینە سەر تەختەکان لە شەوەی دارا بەس فومی پێ دەڵێن دایەجیانە کەرکووکە ینی ناوی شارەکانە ناوی ئەڵڵایە ئەو شتانە دروست دەکەن. دەستان خۆش بێ. بەڵێ کاکزە من دەمێ بۆ زانیاری زیاتر زانیاریەکانی ڕۆژ بێمەوە لای جەنابتان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە شەپۆلێکی کەشناسی شەپۆلێکی بارانبارین ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە پێی زانیاریەکان بە پێی ڕاگەندراوی کەشناسی و ملەرزەی هەرێمی کوردستان دوو شەپۆلی بارانبارین ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. شەپۆلی یەکەم لە ڕۆژی پێنجشەممە و هەینی بەردەوام دەبێت واتە ئەمڕۆ بەیانی و لە ئێستاژدا کەش و هەوای شاری هەولێر بەرەو بارانبارین دەچێت واتە
هەورێکی تیر سەر شاری هەولێری گرتووە و شەپۆلی دووەمی بارانبارینەکەش ڕۆژی یەکشەمە تاوەکو ڕۆژی سێشەمە بەردەوام دەبێت ئەوە بەپێی پێشبینیەکانی کەشناسی و بمەلەرزەی شاری هەولێرە هەرێمی کوردستانە ببوورە. دوانی وەڕۆی ئەمڕۆ شاندێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان سەردانی بزنەوەی گۆڕان دەکات هەروەکو لە ڕابردوودا ئەم شاندەی پارتی دیموکراتی کوردستان سەردانی لایەنە سیاسەکانی تری کردبوو وەکو یەکگرتووی ئیسلامی و بزنەوەی ئیسلامی. ئامانجی ئەم شاندەی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیەکەوە یەک ریزی بۆ هەڵبژاردننی داهاتوو فراهم بێنێت و هەموو لایەنە سیاسەکان بە یەک لیست لە هەڵبژاردننی داهاتووی بەغداد دابەزن بەڵێ و ئامادەشان وایە و بەنیازشن سەردانی لایەنە سیاسەکانی تریش بکەن و کۆمەڵی ئیسلامیش یەکێکی دەبێت لەو لایەنە سیاسانێکەوە پارتی دیموکراتی کوردستان سەردانی دەکات. بەڵێ لە ڕێوڕستمێکدا ئەمڕۆ قۆنسوڵخانەی گشتی چین لە شاری هەولێر کۆمەڵێک پێداویستی یاخود کۆمەڵێک هاوکاری پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکات لە شاری هەولێر. بەڵێ بۆ ئەم مەبەستانش کاتژمێر دوو لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا وردەکاری ئەم هاوکاریانە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و لەلایەن قۆنسوڵخانەی گشتی چینەوە بڵاو دەکرێتەوە. بەڵێ ئەمە بەشێک بوو لە زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر. زۆر سپاس بۆ هاوکارماندیز محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیارەکانت. وڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەری دووەم کە باز لە باش و خراپیەکانی کیتۆدایت دەکەین لە ڕژێمی خۆراکی کە لە ئێستادا زۆربەی هاوڵاتیان خەریکی ئەنجامدانی ئەم کیتۆدایتێنم بۆ قسەکردنی زیاتر لەسەر باش و خراپیەکانی کیتۆدایت لەگەڵ میوانەکەمان گفتوگوی زیاتر دەکەین کە ئەویش زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پسپۆڕی کلینیکی خۆراکە کە دکتۆر زۆر بەخێربێت سپاس بۆ سەرەتا پێمان بڵێ بزانین کیتۆ چییە. زۆر سپاس بەنای خۆی گەورە میهرەبان سڵای خۆی گەورەتان لێ بێ لە خۆتان لە بەڕێزتان و لە بینەران ئینشاءڵڵا. سەبارەت بە بەرنامەی بە کیتۆ بەرنامەی خۆراکی کیتۆ تەبعاً یەکێک لە بەرنامە خۆراکیەکانە کە ئێستا پەیڕە و ئەکرێت لە هەموو جیهانە. کیتۆ بە معنایەکی تر معنای گۆڕینی سەرچاوی وزە لە شەکرەوە بۆ چەوری واتە وەکو چۆن سیارەیەک لەسەر بنزین بێ پاشان تۆ سیارەکە مەچینەکەی بگۆڕی بڕاتە سەر گاز. ئێمە وەکو مرۆڤ خانەکانی ئێمە شەکر بەکارهێنرێ بۆ سەرچاوی وزە وەکو سەرچاوی وزە شەکر بەکارهێنرێ. کیتۆ بە معنایەک شێوەیە کەمکردنەوەی شەکر باشە و بەکارهێنانی ئەو خانانە لە جیاتی شەکر چەوری بەکارهێنێ. بە تایبەت لە خانەکانە بەشێکەیە کە پێوترێ مایتۆکۆندریا کە وەکو مۆلیدە بە ئیشەکە لەوەیە ئەو مۆلیدەیە وزەکەی سەرچاوی وزەکەیە گۆڕێ لە شەکرەوە بۆ چەوری. زۆر باشەکە دکتۆر ئەو خواردنانەیە خودە خۆرەکانە چین کە لە کیتۆدایتدا بەکارهێنرێ. زۆر باش خۆی بەرنامەی وەکو وتم خۆی پێپرێت کیتۆجنیک دایت خۆی بەرنامەی سە وەکو بەرنمەیەکی خۆراکی دائەنرێت کە بۆ دابەزاندنی چێشت باشە بەڵام لە ئەساسە ئەگەر باسی با ڕابردوویەکی کیتۆ بکەین لە ساڵی 1920ەوە ئەم بەرنامە خۆراکیەکی تۆ بەکارهێنراوە بۆ کۆنتترۆلکردنی پەرکەم واتە لە پەرکەم لە مناڵا بەکارهێنراوە. لە ساڵی 1920ەکانە یەکێک لە زاناکان بە ڕۆژووبوونی بەکارهێنا بۆ بینیەوە تێبینی کرد کە بە ڕۆژووبوون کاتێک کە ئەو کیتۆن بەدیانە بەرهەمهێنێ لەش باشە بۆ کۆنتترۆلکردنی پەرکەم. هەسان یەکێک لەو زانانە کە ناوی دکتۆر ڕەسڵ ویلدەرە لە ساڵی 1920 ئەم کیتۆجینیک دایتەی کە با بڵێن داهێنان. ئەم کیتۆجینیک دایتە لە ئەساسا چۆن بۆ وەکوتم بۆ کۆنتترۆلکردنی ئەو مناڵانەی کە پەرکەمیان بینی و تەماشایان کرد کە ئەو مناڵانەی کە ئەخرێنە سەر کیتۆجینیک دایتە واتە ئەم کیتۆ دایتە لە 150 گەشکیان کەمە بێتەوە لە 150 گەشکیان کەمە بێتەوە و ئەم بەرنمەیە لە بەرنامە بابڕین خۆراکیە چۆنیە لە بابڕین کیتۆجینیکا پێوتێ کلاسی کیتۆجینیک واتە کۆنەکە کیتۆجینیکە کۆنەکە بەرنامە خۆراکی کۆنەکە لە تقریبا 90 چەوری بوو خۆراکێکە بەشە خۆراکیەکانی لە 90
چەوری بوو لە سا 4 شەکر بوو لە سا 6 پرۆتین بوو ئەمە بەم شێوازە دوای ئەوە ئەم کیتۆیە کۆمەڵێک گۆڕانکاری تری بەسەر هاتووە بەڵام بە پێی زەمن و مرۆری زەمن کۆمەڵێک گۆڕانکاری تری بەسەر هاتووە لە ساڵی 1960ەکانە لە هەفتاکانە لە بەم شێوازە پێوترێ مۆدیفاید کیتۆجنیک دایت مۆدیفاید واتە گۆڕانکاری لەسەر ڕێژەکەی بەکارهێنا ڕێژەی خۆراکی ئەو خۆراکانە چین کە بەکارهێنێ لە کیتۆجنیک دایتە واتە بۆ نمونە دوایی ئەم مۆدیفای کە پێوترێ گۆڕانکاریەکان ئێستا با بڵێنی سە حالیان کیتۆجنیک دایتی ئێستا تقریبا لە سا 75 چەوریە لە سا 75 چەوریە و لە سا 5 سەرچاوی خۆراکیەکانە بێ لە شەکرەوە بێ وە لە سا 20 ئەبێ سەرچاوی خۆراکیەکان لە پرۆتینەوە بێ ئەمجا بێم سەر پرسیارەکەی تۆ ئەو خواردانە چین کە لە کاتی کیتۆیە ئەخورێت ئەو خواردانە طبعاً کەوتم لە سا 75 چەوریە وازەحە واتە سا 75 خۆراکی ڕۆژت تۆ بێ چەوری بێ بە معنایەکی تر ئەگەر یەکێک کێشەی نەبێ کێشەی گەدەی نەبێ لە خواردنی لە خۆراکی کیتۆیە بە نسبەتی پرۆتینەوە ئەبێ وەکو قەبارە 2 بە 1 بێ واتە تۆ لە بەیانی ئەگەر مەسەلەن بۆ نمونە 100 غرام پرۆتینە خۆی ئەبێ 200 غرامی چەوری بێ 200 غرامی چەوری بێ واتە کەوتم 75 لە سەتا کە چەوری بێ چەوریەکان چین ئەم چەوریە زۆرە ببوورەکە دوکتۆر زیانی بۆ سەر تەندروستی و تاکە نابێت خۆی هەتا ئێستا تا ئەم دقیقە من قسەی لەسەرەکەم تا ئەم دقیق قسەی لەسەرەکە من زۆر شیکردنەوەی تێنی من پسپۆری خۆراکین بەڕاستی چەندەها ساڵ چەند ساڵێکە خۆراک ئەیخوێنین هەتا ئەم دقیقە قسەتان لەگەڵەکەم توێژینەوەی زانستی نییە سەبارەت بە توێژینەوەی درێژخایەن سەبارەت بە ئەنجامەکانی کیتۆ لە مرۆڤ نییە لە مرۆڤ نییە هەتا ئەم دقیقە من قساکەم کە ئایا یەکێک با بڵین پەیڕەوکردنی کیتۆ بۆ ماوەیەکی درێژخایەن 5 ساڵ 10 ساڵ لەسەر و ساڵەوە ئایا چی ئەنجامێکی لێ ڕووەدا چونکە ئەو ئەم وەکوتم ئەمە پرۆگرامێکی خۆراکیە بۆ بابەتێ لە بابەتەکان ئەوش کە پەرکەم بوو لە ئەساسا دوایی بۆ دابەزینی چێش بینیانەوە کە سەیریان کرد ئەوانەی ئەو ناڵانەی کە ئەخرێنە سەر ئەو بەرنامەیە سەرەکە کێشیانیش دابەزی باشە کێشیان بە دابەزین ئەڕوە ئەمە مۆزوعەکەی وە خۆراکەکانی ئەو خۆراکانە وتم لە سا 75 چەوری بێ ئیتر لە سا ئەو چەوریانە لەکوێوە ئەو چەوریانە مەسەلەن لە چەوری حیوانیەوە زۆربەی زۆری و لە چەوری مەسەلەن ڕۆکەکانەوە ئیتر زەیتی زەیتون بێ زەیتی گوێزل هند بێ کەرەیە مەسەلەن بۆ نمونە بە هیچ شێوەیەک ببوورەکە دوکتۆر نابێ ئەم ڕۆنانە بەکار بهێنرێت ڕۆنی قوتومە بەستم ڕۆنی ئەم دەبانەکە هەیە بەبەستان لەو چەوریانە نییە بێ ئەمانە بەکار نەهێنرێت وایە چەوری سوود بەخش بەڵێ چەوری سوود بەخشەکان چەوری سوود هینەکان سوودە بەخشەکان کە سوودیانتیایە ئەمە سەبارەت بە چەوریەکان لە سا 20 ئەبێ لە چیەوە بێ لە سا 20 ئەبێ لە پرۆتیناتەوە بێ پرۆتیناتیش لە کوێوە دەسەکەوێ پرۆتیناتیش لە بەسەلەن بۆ نمونە گەر پرۆتینێک بە تایبەت پرۆتینی حیوانین چونکە تۆ لەیرەیە لە بەرنامەیەکی تۆی ناتوانانی پرۆتینە ڕۆکەکان بەکاربێنی چونکە پرۆتینە ڕۆکەکان عادەتەن شەکریشی تایە بۆیە تۆ ناتوانانی پرۆتینە واتە پاقلەمەنیەکان لە کیتۆیان نابێ چونکە ئەبێ لەکوێ تۆ پرۆتینەکە بەدەستبێنی لە گۆشتەمەنیەکانە لە هێلکەیە بۆ نمونە ئەمە سەرچاوی پرۆتینەکانتە لە خۆراکەوە شەکر 5% شێ بێ ئەم بەرنامە خۆراکیە 5% بێ شەکر بێ باشە 5% شەکر بێ واتە ئەو شەکرەیە لەکوێ بەدەستی بێنی سەرچاوەکەی لەکوێ بێ لە سەوزەمەنیەکانەوە میوە بە هیچ شێوازێک قوبوڵ ناکرێت لە بەرنامەیەکی تۆیە دکتۆر یعنی ئێستا پرسیارە جەوهریەکە ئەمەیە لە هەرێمی کوردستان هەر ئەوەندەی بابەتێک بووە بابەتی ناو کۆمەڵگا ئیتر دەیان و سەدان و بگرە هەزاران کەس بۆ دوی ئەم بابەتە کەون و پێوی بزانن ئەم سیستەمە یان ئەم باڵێن بەرنامە خۆراکیەکەی خۆن چۆنەی خۆن ئەبێ کێبی خوا یعنی پرسیارەکەی لێرە ئەگەر کەسێک نەخۆشیێکی تری هەبێت زەختی هەبێ شەکرەی هەبێ یان تەبیعەتەن نەخۆشی دڵی هەبێ یان گەدەی لاواز بێ
یان هەر خۆی با بڵێن کێشیشی کەمە بەڵام هەر ئەوێ زیاتر ئەم حاڵەتانەمان هەیە تۆزێک ڕوونکردنەوە لەسەر و بابەتە بدەی کە ناکرێت لە شوێنەوانەی کیتۆ بەکار سەرچە پرسیارێکی زۆر گرنگە شوێنەوانەی کە کیتۆ ئەتوانن پەیڕەو بکەن. طبعا من باسی ئەوە بکەم بەرنام خۆرە بە کیتۆجینیک دایت یەکێک لە پرۆگرامە خۆراکیەکانە بۆ ئیستا بۆ دابەزاندنی کێش. ئەمە لەوە ئەم بەرنامە خۆراکیە هەتا ئێستا توێژینەوەی زانستی نییەوە تا دوو مشکیلەمان هەیە لە کیتۆیە. یەکەم ئەو دیوی کیتۆ دیار نییە باشە واتامە بەستم چیە توێژینەوەکان لەسەر دوا دەرەنجامەکانی دیار نییە تا ئیستاکە ئەمە یەک. بەڵام تۆ باسی سوودەکانێکی تۆش بکەیت چۆن دابەزینی کێشەکە و ئەو سوودانە چین لە کیتۆشت بۆ باسەکەم بێمە سەر وەڵامی پرسیارەکەی تۆ ئایا طبعا من باسی هەر لە بەرنمەیەکی لەگەڵ ئێوەیە باسی گونجاوترین پرۆگرامی خۆراکیم کرد باشە بۆچی کیتۆ هەندێک کەس ناتوانێ دەست لە با بڵێن خواردن کەم کاتەوە واتە ڕێژەی خواردن کەم کاتەوە بە ئەنجامێک کە کێشی بۆیدا پێدابەزێنێ ناچار ڕوەکاتە سەر چی ناچار ڕوەکاتە سەر کیتۆ کە بۆ دابەزاندنی کێش بۆەوەی خۆراکەکانیش کەم نکاتەوە و ئەو خۆراکە خۆشانەی بە مەسەلەن کە چاوریەکانە بتوانێ بیخوا ئەمە یەک دوو خاڵی دووهەم بێمەوە سەر وەڵامی پرسیارەکە و ئایا کێن ئەوانن کە ئەتوانن کیتۆ با بڵین پەیڕەوکەن ئەو کەسەی طبعا بۆ هەندێک کەس نابێت کیتۆجینیک دایت کە پەیڕەویکە ئەوانەی کە مناڵ بە هیچ شێوازێک من باسی توێژینەوە زانستیەکانەکەم هەندێک کەس لەوەیە ئێستا لێرەیە من ئەو قسانە بکەم ئەمە هەموو ناوەندە جیهانیەکان هەموو ناوەندە خۆراکیەکان من پسپۆری خۆراکەم هەموو ئەمە بە دەرس ئەیڵێنەوە بە کۆلێژی پزیشکی و بە تەلەبە و بە خوێندنی باڵا یعنی ئەمە هەموو ناوەندە جیهانیەکان لەسەر ئەمە کۆکن ئەمە قسەی خۆم نییە مناڵ ناتوانێت پەیڕەوی کیتۆجینیک دایت بکە بە هیچ شێواز ئافرەتی دووگیان باشە و ئافرەتێک کە شیر بە باش نییە پەیڕەوی بەرنامەی خۆراکی کیتۆ بکە سێم ئەو کەسانەی کێشەی جگەریان هەیە نەخۆشی جگەریان هەیە بە هیچ شێوازێک نابێ پەیڕەوی بەرنامەی خۆراکی کیتۆ ئەو کەسانەی کە کێشەی با بڵێن زراویان هەیە مشکلی زراویان هەیە چونکە چاوریەکان کە کێشەی زراوتە بوو کێشە بۆ دروستەکە ئەواتە کێشەی زراوتە بێ نابێ بە هیچ شێوازێ تۆ بەرنامی پەیڕەوی هین بکەیت ئەو کەسانەی کە پەیڕەوی ئەو کەسانەی کە کێشەی نەخۆشی گورچیلەیان هەیە ئەمانەش بۆیان نییە پەیڕەوی واتە مەسەلەن بەر دروستەکە گورچیلەیان کێشیان هەیە لە دروستکردنی بەردە ئەمانە واتە کاک دکتۆر دەتوانین بڵێن ئەو کەسانی کە هەر نەخۆشیەکیان هەبێت نابێت پەیڕەوی ئەم جۆرە ڕەجیمە بکەن تقریبا ئەتوانین بە شێوازێک بڵین ئەو کەسا بەس هەندێک کەس هەیە نەخۆشیشی هەیە و ئەتوانێت پەیڕەوی کیتۆ بکە حاڵەتە شازانە ئەو حاڵەتانە مەسەلەن بۆ نمونە ئینسانێک شەکرەی هەیە شەکرەی جۆری دوو شەکرەی جۆری یەک بە هیچ شێوازێک نابێت لەگەڵەوە نین زاناکان لەگەڵەوە نین یەکێک شەکرەی جۆری یەکی هەبێ و پەیڕەوی بەرنامەی خۆراکی کیتۆ بکە بەڵام شەکرەی پەیڕەوی جۆری دوو بۆی هەیە پەیڕەوی بەرنامەی کیتۆجینیک دایت بکە وەڵا دیسانەوە ئەیڵێمەوە ئەم بەرنامە بۆ ماوەیەکی کەم بەکاری بێنێەوە تا بە ماوەیەکی مەسەلەن بۆ نمونە لەسەر شۆر دیوریشن توێژینەوە هەیە یعنی بۆ لەسەر شۆر دیوریشن مەبەستم لە 6 مانگە لە 3 مانگە بۆ دابەزاندنی کێش بەڵام یەکێک لە مشکلەکانی ئەم کیتۆیە ئەوەیە کە تۆ پەیڕەوی ئەم بەرنامەیە ئەەکەی دوای کە وازیشی لێدێنی کێشت یەکسەر سەرەکەوێتەوە بە لەوەی پێش زیاتر لێرانی پرسیارێک هەر لە نەتیجەی قسەکانی بەڕێستانە یعنی سەر کیتۆ بۆ ینی چی زۆرمان بووە تو ئێمە بین کۆمەلگای ئێمە بۆچی ئاوا هەر ڕستەوخۆەکەوێتە شوێنە و بابەتانە لە کاتێکا پشتی کیتۆ دیار نییە و بۆ هەموو کەس ناتوانێت بەکاری بێنە ڕەنگە جیناتی من و جیناتی کەسێکی تر لە خواردنەوە بە پێچوانەوە بەهەیە بە لیمۆ زەعیفە بەهەیە بە پێچوانە کێشی پێزیادە بێ یعنی بەڕێستان وەکو پسپۆڕێکی خۆراک ئەو پسپۆرانەی تریشکەرۆک و بەڕێستان لە کوردستان هەن بۆچی خەڵک سوود لەوانە نەوەرنەگەی سوود لێ وەرنەگەنی کە بەرنامەیەکی خۆراکی کەوتت من توانم دای بنێم یان هەیە باکی تۆ نەبێ محەممەدی بەیانی قەچێکە بۆ بێمە
بەس چاوەڕێکین لە دەرەوە بەرنامەمان بۆ بێت وەکو باسم کرد یعنی هەندێک کەس هەیە بۆ نمونە تۆ بڵێ ئەم خواردنە پەیڕێک با بڵێن بەرنامەیەکی بۆ دانێ بەرنامەیەکی خۆراکی بۆ دانێ بۆ نمونە لۆ کەلەری دایت واتە وزەکەی لێکەمەکەیتەوە کە وزەی لێکەمەکەیتەوە ئەڵێ من حەزەکەم وزەی زۆر بخۆم کە خواردنەکە بخۆم و کێششم دابەزێ واتە توانای نییە مەسەلەن کەمکردنەوەی وزە بە ئاستێک زۆر کێش ینی وزە کەم کاتەوە بۆەوەی کێشی بۆ پێدابەزێنێ فەناچار ئێمە یانەوەتە هەندێک کەسی تر هەیە مە بەرنامەی خۆراکی تری بۆ دانین مەسەلەن بەرنامەیەکی خۆراکی تر پەیڕەوەکە کە پەیڕەیەکە کێشی دانابەزێ ئێمە ئەو کاتە بیر لە پرۆگرامێکی ترەکرێتەوە وەکو پرۆگرامی خۆراک ئەمە خاڵێکی تر و خاڵێکی تریش من لە بیدایەتی قسەکانمەوە باسم کرد مەوزوعی کیتۆ یعنی هەندێک کەس هەیە ئێستا ئەڵێ بەرنامەی ژیانە سوالەکە لێرەیە ئایا تۆ بۆ کیتۆ ئەەکەی ئایا وەکو بەرنامەی ژیان کیتۆ ئەەکەی ئەخر ئەم قسەیە هەیە ئێستاکە لە ناو نەک لە ناو با بڵێن ناوەندی کوردیە لە ناو ناوەندی جیهانیشان قسەیە هەیە ئایا کیتۆ بەرنامەی ژیانە ئەتوانی پەیڕەویکەی بۆ ژیانت یان بەس بەرنمەیەکە بۆ دابەزاندنی چێش ئەوەی زاناکان ئێستا لەسەرین طبعاً من باسی سوودەکانی کیتۆم نەکرد کۆمەڵە سوودی لە پشتی کیتۆوە هەیە بەڵام ئەوەی ئێستا زاناکان و زاناکانی جیهان ئەو ناوەندانە لەسەرین کیتۆجینیک دایت دووبارەیەکەمەوە پرۆگرامێکی خۆراکیە بۆ دابەزاندنی کێش و یان بۆ نمونە بۆ مەبەستێکی با بڵێن گەشتکە بێ یان بۆ مەبەستێکی تر بەکارهێنرێ ئەمما بەرنامەی ژیان نییە یعنی تۆ ژیانت لەسەر کیتۆ بێ واتە هەندێک کەس ئێستا ببوورە کاک دکتۆر توخوا لێرە ڕاتەکەم کەواتە ئەوانەی کە کیتۆ ئەنجامەدەن ئەبێت تا ئەگەر کاتەکەی دیاریکراوە بێت تا چەندێک ئەبێ بەردەوام بن تا چەندێک ئەبێت بەردەوام بن بۆ نمونە مانگێکە 2 مانگە 6 مانگە ساڵە تا چەندێک ئەبێ بەردەوام بێت بە پێی کێشی خۆیان ئەو کێشەی کە هەیەە هەندێک کەس هەیە مەسەلەن بۆ ماوەی 3 مانگێ بەکارهێنێ بە پێی کێشەکەی خۆی دایبەزێنێ هەندێک کەس هەیە بۆ ماوەی 6 مانگ بەکارهێنێ هەندێک کەس هەیە بۆ ماوەی ساڵێ بەکارهێنێ پەیڕەوی ساڵ ینی ئەیکا بۆ ساڵێک بۆی کێشی دابەزێنێ باشە واتە لەسەر بەکێ ئەکەوێتەوە سەر خودی نەفەرەکە کێشی چەندێکە و چەندێک ئەتوانی لە لەشی دابەزێنە بەو بەپێی ئەم پرۆگرامە خۆراکیە ئەی چۆن ئەبێ واز لەو بەرنامە خۆراکیە بهێنێت ئایا ئەگەر بۆ نمونە کەسێک لەسەر ئەم پرۆگرامە ئەڕات دەبینی ئەو کێشەی کە خۆی مەبەستێتی گەیشتە بۆ ئاستە دوجار چۆن ئەبێ واز لەم پرۆگرامە بێنێ ئایا یەکسەر لە کتوب ڕاوازی لە بێنەی زیانێکی بۆ نابێ یاخود ئەویش بە طریقەیە ئەبێ کۆتایی پێبێنێت ئەتوانێ ئەو کەسەی کە لە سپەیڕەوی کیتۆجینیک دایتە هێوا شێواشوازی لێ بێنێ واتە بۆ نمونە لە ڕۆژێکە مەسەلەن جۆرێکی شەکر بەکاربێنێ و سەرچاوەیەکی شەکر مەسەلەن میوەیەک بخوا لە کات یانەوە تا ماست تۆزێ یان شیرەمەنیەکان ئەمە لە کاتی کۆتایی هێناماژت بەوە کرد کە لە پرۆگرامی کیتۆدا بە هیچ شێوەیەک میوە نابێ بەکار هیچ شێوازێک نامێ ئیلا مەسەلەن میوەکان مەسەلەن بۆ نمونە باسی جێلازەکرێ باشە ئەتوانێت جێلاس و بێریەکان ئەوانەی کە لە سنفی جێلازن ئەتوانێت بەکاری بێنێ و ئەڤۆکادۆ شەکێک لەوانەیە ئەتوانێت بەکاری بێنێ بەڵام هەندێک نەکن میوەکانیش هەندێک سەوزەکان کە شەکری تایە ئەوش ناتوانێت بکەن ئەو سەوزانە چین ئێستا کۆمەڵک بینەرمان هەبێت کە لە ناوم پرۆگرامەدا بن پێویستیان بەوە بێت کە بزانن ئەو چەوریانە چین ئەو سەوزەواتانە چین میوەکان چین کە پێویستە بخورێ خود نەخورێت ئەو سەوزانن میوەکان وتم وەکوتم ئەو میوانن کە ڕێژەیەکی شەکری زۆر کەمیکایە بۆ نمونە جێلاسە بە مەسەلەن ئەوانەی لە کوردستانە هەیە جێلاسە باشە یانەوە تا شلیک لەو میوانە توانێت بخورێت باشە بەڵام سەوزەکانەوانەی کە پێڵێن ئەو سەوزانن کە شەکری تایە ئەو سەوزانن کە شەکری تایە نابێ بخورێت مەسەلەن بۆ نمونە جێزەر ناتوانێت جێزەر شەکری تایە ناتوانێت بیخوا باشە مەسەلەن هەندێک ئیستاکاڵێن پیاز باشە پیاز نابێ بخورێ لە بەرەوە ڕێژەیەکی شەکری تایە ئەوانی کە توانن بیخۆن مەسەلەن برۆکلیە کاهووە قەرنابیتە سپێناغا ئەمانە توانێت لە سەوزەکانە کە پێوترێ شەکری ڕۆژێکی کەمی شەکری تایە توانێت بیخۆن زۆر باشەکە دکتۆر یعنی ئێستا
گریمان کەسێک کیتۆ بەکارێنێ بۆ چەند مانگێک ئۆکەی ڕەنگە زانێکی ئەوەندەی لەسەر جسمی دروست نەبێت بەڵام باباس لەوە بکەین ئەگەر کەسێک کیتۆ بکاتە بەرنامەی ژیانی چ زیانێکی بێت یعنی کەسێک میوە نەخوا لە کۆمەڵێک پرۆتین و کۆمەڵێک ڤیتامینە بێ کەسێک بزانین جێگرەوەی ئەو شەکرانە چیە و میوانە یعنی گریمان جێگرەوەکەش هەبێ ئەو تام و لەزەتی ژیان یعنی کۆمەڵێک مۆدعا لە ژیانە هەیە و پێویستە وەکو مرۆڤ تۆ لە کۆتاییانێ کۆمەڵێک بابەت هەیە دەبێت تۆی بەختەوەری واسوودەیی مرۆڤ ڕەنگە ڕێژەیەکی کەمیشی مەجلیسێک و قەرەباڵێک و خواردنێک و تا لە کولتوری ئەمە یا کۆمەڵێک بابەت هەیە چکە ئێمە قسە بۆ کولتورەکەن بۆ کۆمەلگاکەین یعنی چ زیانێگای هەیە لە لەکی بالضبط خۆی پرسیارەکە خودی پرسیارەکە لەوەیە يعني من ویستم ئەوە بڵێم طبعا من باسی سوودەکانی کیتۆ نەکرد داوای لە بردنەکەم ئەوەی باسی سوودەکانی کیتۆ کاتمانە بێ ئینشاڵڵا ڕوخمەوەی کۆمە کیتۆ سوودێکی هەیە بۆ چەندها سوودێ بەڵام هەندێک عرازیشی هەیە باسی ئەوە ناکەم بەڵام ئێستا هەندێک کەس ئاڵای ئەوەیان بەرزەوە کردووە کە بەرنامەی خودی ئینسان بەغەڵەت بە هەڵا سەرچاوەی مرۆڤ و شەکر بەکارێنێ ئێستا شەکریان کردووە بە ژەهرێک باشە میوەیان کردووە بە ژەهرێک کە ئینسان بیخۆ واتە مێمەوە سەر ئاڵای ئەوەیان هەڵگردووە کە کیتۆ بەرنامەی ژیانە واتە ئێمەی با بڵێن ئەم خەڵکەی کە ئێستا لەسەری ئەڕۆنەمە بەغەڵەتە و مۆزوعەکە لەسەر ئەوەیە ئایا کیتۆ بەرنامەی ژیانە یان کیتۆ بەرنامەی ژیان نییە من لە پیدایەت قسەکانم باسی ئەوەم کرد هەچی ناوەندە زانستیەکان هەیە لە دنیاە بە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بە ناوەندە زانستیەکانی دنیا هەر هەمووی بە زانا گەورەکانەوە هەتا ئیستاکە چکە ماوەسا ئەگەر مۆزوعی یعنی بڵێ کیتۆ بەرنامەی ژیانە پێویستت بە توێژینەوەی زانستیە و توێژینەوەی زانستیش پێویستە بە بەڵگەیەکی زۆر بەقووەتە و ئەم بەڵگانە لە ڕێجێگای سیستماتیک ڕویو مێتە ئەنەلیسیس بیاین زۆر گەورەیە هەموو ئەم ناوەندە زانستیانە ئەڵێن چی ئەڵێ خۆراک ئەڵێن خۆراکی مرۆڤ کە وەکو سەرچاوە بۆ خودی خۆی بیخوا ئەیکەن بە 5 بەشەوە بەشێکی گۆشتەمەنی بەشێکی میوە و سەوزە بەشێکی شیرەمەنی بەشێکیش دانێوەڵەکان ئەمە هەموو ناوەندە زانستیەکان لەسەر ئەمە کۆکن فتۆ بێی بڵێ وەڵاهی میوە ژەهرە باشە و بڵێ شەکر ژەهرە و بۆ سەرچاوی کە ئەفەن دکتۆر کەواتە ینی لێرە توانین بڵێن بابەتێکی فکری ژێتە ناو بابەتەکەەوە چی لە پشتی کیتۆوەیە کێکی تۆ ئاراسە دەکات بۆ نمونە گەرێمە قسە بۆ کۆمەڵگایەکی کوردی مسلمان دەکەین زۆر جار کابرا ڕۆژێک تا ئێوارە 16 کاتژمێر بە ڕۆژوو بە ڕەنگە ئێوارە بە لقمێک بە شیرینیەک بە شەکرێک ڕۆژۆکی بشکێنێ وەکو سنەتێکی ئەو سنەتێک و کللتورێک تۆبی ئەمەی پێ بگۆڕی یاخودەوەی لە وەرچاوخی زۆر بابەتەیە ڕەنگە لە کیتۆ نووسرا بن و باشن بەڵام بە پێیانی ئەمە حرام بێت وەسڵەن چ گۆشتەکەی و چ کۆمەڵێک مەوادی شلەمەنیەکەی کە باش نییە بەکاری بێنی واتە لەوە لە جەنابەت تێگەیشتۆم کیتۆ جۆرێک لە جۆرەکان بەدەر لە پرۆژەیەکی چارەسەرکردن کە پێشترەوە کارهاتوو ئێستا وەکو فکرەیەکی ژیانکردنیشی لێت تاسەنێگە بێ ئەمە ئاگامان لەو بابەتە بێت بالضبط مۆزوعەکە ئەوەیە جارێ واز لەوەی بێنم کە چکە لەوەی سەقلێمە لەسەرەوە بکرێ بڵێ ئێمە لە خودی شەرعەکەەوە جگە لە خودی شەرعەکەەوە وتم هەموو ناوەندە زانستیەکان خۆراکیان کردووە بە گروپەوە ئەم گروپانە ئەبێ بخورێواتە لە ڕۆژێکا تۆ ئەبێ 5 میوەت هەبێ لەگەڵ سەوزەمەنیەکانە 5 میوە لەگەڵ سەوزەمەنیەکانە کەواتە لە پرۆگرامی کیتۆدا نابێ بە هیچ شێوەیە بە ڕۆژوبی بە هیچ شێوازێک لە بەرنامەی خۆراکی کیتۆیە تۆ نابێ میوە وەکو وتم ئەم ئاڵایەکی وا بەو شێوازە و ئەوان ئەڵێن با بڵێن ئەو جەماعەتە ئەڵێن ئەوەی ئەو زانایانە هەمووی پارەیان پێدراوە سەبارەت بە شەکر مۆزوعی من چ وەختێک ئەڕۆمە سەر پرۆگرامێکی خۆراک کە کێشێکی تەندروستیم هەبێت کە کێشم زیابێ بەڵام تۆ ئەگەر بە ڕێژەیەکی کەم و بە ڕێژەیەکی مام ناوەند خۆراک بخۆی تۆ پێویستت بە بەرنامەی خۆراکیت ئەوش نییە بەڵام بە پێویستت بەم ڕێنمایە جیهانیانە هەیە ئەمە 1 2 و هەروەها لە ڕووی شەرعی لە ڕووی ئینەوە دینیەوە لە ڕووی دینیەوە خوای گەورە لە قورئانە لە چەندەها ژوێن باسی دانێوەڵەکانی کردووە معقول نییە ئیسە من ئاڵای ئەوە هەڵگرم بڵێم دانێوەڵە ژەهرە شەکر ژەهرە برنج ژەهرە گەنم ژەهرە نان ژەهرە یعنی ئەمە ینی من ئەمە بەڕاستی بە ڕەوای نابینم ئەگەر سەیریکەن ینی من 1 دنیاە
يعني لە ڕووی شەرعەکەەوە یەک دنیاچی لەم ئاەتانە ئەەکەی باسی جگە لە شەرعەکە باسی هینێم ترم کرد باسی جیهانم کرد زاناکانی جیهان هەمووی لەسەر ئەو فود گروپن پێوتە فود گروپس باشە چەند ژەمت لە میوە و سەوزە بێ چەند ژەم لە گۆشتەمەنیەکان بێ و چەند ژەمت لە دانێوەڵەکان بێ ئەی چی لەم ئاەتاناکەی وەکو مسلمان چی لەم ئاەتاناکە کە خوای گەورە ئەفەرمێ وهو الذي أنشأ جنات معروشات وغير معروشات والنخل والزرع مختلفا أكل سطها آية لسلام بابته والزيتون والرمان متشابها وغير متشابه كلوا من ثمره إذا أثمر وآتوا حقه يوم حصاده خوي قورا فرمي أولم يروا أننا نسوق الماء إلى الأرض الجزر فنخرج به زرعا تأكل منه أنعامهم وأنفسهم أفلا تبصرون خوي قورا لشوريك والزروع وزروع ونخل طلعها هضيم لشوري لآياتك ترى فرمي قال تزرعون 7 سنين باسي قومي يوسفك تزرعون 7 سنين دأبا فما حصدتم فذروه في سنبله إلا قليلا مما تأكلون ورها زورها آياتكان لسر بكارهناني داني والله كانوا جرينجي داني والله كانوا جنمو جو ميوكان باشا وفي غمري خواه صلى الله عليه وسلم يك حديثك هي فرمي التلبينة مجمة للفوائد للمريض ومذهبة للحزن زور باشا كاك دكتور كواتا آيا هاولاتيان أتوانن لبري شكر خرما بكار بينن آيا خرما جيقروي شكر لا كيتو دا نخير هر خودی خورما که خوی کشه زور کس بینی من زور کس او بکاری یعنی نخیر لکیتو یا به هیچ شوازک تو ناتوانی خورما بکاری زور باشه چند کس اماج با ودکات کلوتی کیتو بانجام گینم شکرم کنترل بو زختم کنترل بو آیا عمت هاتن راست ئەیدی من وتم باسی سوودەکانێکی تۆش بکەم من وەکو وتم من وەکو پسپۆرەکی خۆراک ئێمەکی تۆ وەکو بەرنامەیەکی خۆراکی دائەنین بۆ دابەزاندنی کێش و بۆ کۆمەڵە سوودی تر یەکێک لەو سوودانەی چین کە کیتۆیە طبعا دابەزاندنی کێش قەڵەوی نەخۆشیە ماوەسایان نەخۆشیە کە یەکێ قەڵەو بوو نەخۆشە فمن ئەبێ هەموو ڕێگاکان بکرمە بەر بۆ ئەوەی کێشی دابەزێنم فمن یەکێک لەو ئۆپشتانەی کە لە بەردەستی منا بەرنامەی کیتۆی کە کیتۆ بەکارهێنێ کە بەرنامەی خۆراکی کیتۆ بەکارهێنێ 1 ڕۆژ و 2 ڕۆژ کە سەرچاوی شەکری ئەگۆڕێ بۆ چەوری کە سەرچاوی شەکری ئەگۆڕێ بۆ چەوری کۆمەڵێ سوودی لێ ئەبینێت یەکێک لەوانە بۆ نمونە لەشی کێشی لەشی دابەزێ باشە ئەگەر بەردەوام بێ لەسەری چکە کێشی لەش دابەزینەکەی لە پەیڕەوی بەرنامەی خۆراکی چیتۆیە لە هەفتەی یەکەم و هەفتەی دووەمە لە ئاوەتە ڕێژەی ئاوەکە ئاوی لەشی کەمە بێتەوە ڕۆژی شەکریی کەمە بێتەوە دوای ئەوە لە بەرنامەی خۆراکی چیتۆیە ئەنسۆلینی بەرز نابێتەوە تا ئەو کەسانی کە شەکری جۆری دویان هەیە کۆنتترۆڵە بێ ئەوانەی کە زەختیان هەیە زەختیان دائەبەزێ باشە ئەو کەسانەی دوای ئەوە لەشیان زوو تێرە بن واتە تێربوونیان تاقەیەکی زۆریان ئەبێ خەویان باشە بێ بۆ کۆمەڵێک مەشاکلی مێشک بەکاری هێنرێ نەخۆشیەکانی پەیوەندی بەن دەستخۆش زۆر جار هاوڵاتی کە سەردانی نەخۆشخانەی بەخشینەکە بۆ لای بەڕێستان پێم وایە بێجیزە یەکتان هەبوو کە ئەو کەسانی ئەیانەوەی کێشی لەشیان زیادکەن یان ئەوانی کە دەیانەویست کێشیان کەم بکەنەوە جیهازێکتان هەبوو کە پێچەوە چەندە چەوری تێدای و چەوری لێک ئایا ئەتوانی بۆ ئەوانەی کە ئەیانەوێت پرۆگرامی کیتۆ دایت بەکاربێن ئەم سوود لەم جیهازەوە دڕن یاخود ئێوە کار و چالاکیتان چێ چۆن ئەتوانن ئەوە جیهازێکە بۆ با بڵین بەکارهێنانی ڕێژەی مەبەستمەوەی لێرا ببوورە پێشتری شوان ئاماژەی بۆ کرد کە هەندێک کەس هەیە ئەڵێ من بە کیتۆدا نابەزم هەندێکیش ینی ئەڵێ بە پێچەوانە وەزنم زیاد دەکات ئایا ئێوە ئەتوان بە شێوازێک لە شێوازەکان دەریخەن کە بزانن چه کەسێک ئەتوانێت کیتۆ بەکاربێنێت و وەزنی دابەزێت نەخێر ئەو جیهازە ئێمە ئەوە نییە ئەو جیهازە ئێمە ڕێژەی لەشی چەوریەکانی لەش دیاری ئەکا مەسەلەن لێشە چەندێ چەوری لە لەشتایە چەندێ ماسوولکە لە لەشتایە مەسەلەن باشە قەبارەی با بڵێن تەوزیعکردنی ئەم چەوریە لە لەشایە چۆن چۆنیە و ئەمە بە سەبارەت بە جیهازەکە بەڵام خودی خۆی بزانی چەوری لە خوێن تا چەندێکە ئەمە لە تاقیگەکان ئەتوانی
بەکاری بێنی بزانین چەندێت شەوری هەیە لە خوێنە بەڕاستی مثلەن پەیڕەوکردنی ئەم بەرنامە بۆیە پەیڕەوکردنی بەرنامەی خۆراکیی تۆ ئەبێ لە نزیکەوە ئێمە لە نزیکەوە متابعە بکرێ بەڕاستی یعنی بێمەوە سەر وڵام یان پرسیارەکە ئایا هەموو کەسێک پەیڕەو بکە پەیڕەوی بکە بەڵام ئەبێ ئاگاداری خۆی بێ ینی بەسەرەن متابعی خۆی کە مەسەرەن لە ڕووی چاودیەکانی و چی لێ دێ لە ڕووی بۆ زەمانێکی کاتی کەمیش بۆ کاتێکی محدد هەموو توێژینەوە زانستیەکانێت توێژینەوەکانیش لەسەر سوودی تۆ لە ئاژەڵا زۆرە زۆر دەست خۆش کاکتۆر ببوورە کاتمان زۆر کەمەوە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان دووبارە زۆر بەخێر بێت سپاس دکتۆریان وڵە بینەرانی عزیز دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە دوکانەوە لەگەڵمانە ڕامیار سڵاوت لێبێ و زانیاریەکان لای تۆ چی هەیە بەڵێ سلاوی خواتان لێ بێ شوانێ ئێمە ئێستا لە قەزای دوکانی دیارە ژمارەیەک لە هاوڵاتیانی دۆڵی جافاتی کە ئەولادیانەی دۆڵی جافاتیان پێدەوترێت لێرە گرتبوونەوەیەکیان ئەنجام داوە لەبەر دەم قایمقامەتی قەزای دوکان دیارە داواکاریان ئەوەیە ئەوان وەکو پێشتریش خۆیان ئاماژەیان پێ کردووە چەند جاری تریشتەدانی قایمقامەتی دوکانیان کردووە گرفتی ئەوان ئەوەیە کە وەکو پێویست کارەبایان پێ نادرێت بەتایبەت لەم وەرزی زستانەیە بۆ ئێستاوان هاتوونەتە بەردەم قایمقامەتی قەزای دوکان و ویستیان لەگەڵ قایمقامی قەزاکە کۆبنەوە بەڵام ئەو لێرە ئامادەی نەبوو بۆیە من دەچمە لای خۆیان بۆی کە پەیامەکانیان بگوازمە بزانم داواکاریان چییە حاجیان سڵاو لێبێ داواکاری ئێوە یعنی ئەگەر بیگەیانی بە کوتی کارەبایان داواکاری ئێمە بەس کارەبایە لە ئەم زروفەیە ئێمە کارەبامان بە هیچ جۆرێک نییە سعات 5 ئێوارە دێتەوە سعات 2:25 دقیقە و کارەبایە نامێنیە ئێمە ماڵاتمانەیە و شتمانەیە و پیاوی پیرمانەیە و خەڵکە ڕوا بۆ مزگەوت و بەڕاستی هیچ وانایەکی نییە لە شوێنان مۆلیدا هەیە شت هەیە ئەمە هەیە لە سەرگەڵ و بەس ئەو کارەبایە بەڕاستی ئێمە دووسێ کە ڕەتاتوین ئەگەر هەر ئەوامان لێ بکەن و ئاوڕێکمان لێ دێنەوە بەڕاستی هەڵوێستی کەمان دەبێ و قبوڵیشی ناکەین ئەم وەزعی چەندە کارەباتان ئێستا لە شەو ڕۆژەکە لە شەو ڕۆژەکە ئێمە حسابی کە لە 5 بۆ 12 حەوت ساعات تقریبا 8 ساعات بشێت چوامانەیە کارەبا ئاویشمان لە بیرە نەبێ نییە ئێمە یەک کانیمان نیە منتیقی سەرگەڵ ئەو دۆری جافاتی هەڵە دووە سەبر و چۆخماخ و ئەمانە هەمووی بیرە هەرچی تۆتەوێ هەمووی ئەو دەستێت جا ئێستا وا ئێمە کۆبووینەوە لێرە ئەگەر بێت و بەدەگمانەوە بێن زۆر سپاسیان دەکەین مەمنونین ئەگەر بەدەگمانەوە نێن بەڕاستی ئێمە هەڵوێستی کەمان دەبێ کارەباکەی لەوانەیە بقرتێنین بە زەبری پیشک ئێوە هاتوونەتە بەردەم قایمقامەتی دوکان ینی پێشتر لەگەڵ قایمقامە قسەتان کردووە بۆ چارەسەرنی کێشەکان وعدی پێداوە جومەلمانی ئەوان جومەت مام خەلیل کاتی خۆی وعدی پێداوت کە بە 3 ڕۆژەکە شتتان بۆ چاراکەم ئێستا هەر تەلەفۆنی بۆ کرد خۆشی شاردۆتەوە نایە ئەوە مەسەلەکەیەتی ئینسان مەسئولێک بێ منتیقەیەکی قەزای دوکانی یا شوێنێکی لای قەت بێ بە هیندی ئەوەیەوە بێ و قسێکیان بۆ بکە ئەوە مەسەلەکەی کاکە لە مەسئول هێو نەشتەیە کۆ هەمووی بۆ پارە و بۆ گیرفانی خۆیانە کاکە براکەم ئەوە بڕێوە لاچێ قەت ئەگەر هەر ئەوا بێ هەتا زوو ئاش بەتاریکی تەواوە ئیتر زۆر سپاس خۆش بێ ئەگەر حاجیان جەنابێ قسەی ناکەی جەنابێ ئەگەر پێمان بڵێ ینی کێشەکانتان پێشتر بەڵێنی چارەسەرکردنیان پێدرا بوویەوە قسەتان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دوکانە بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە ئێمە بەڕاستی چەند جار هاتوین مەسەن بڵێ هەموو ساڵێ ئەم شتانە بۆ ئێمە دووبارە بێتەوە مەجارێک و دووجار نییە مەسەن بڵێ لە ساڵێکە دووجار دووبارە بێتەوە میشە بۆ ئێمە ساری دستانان کە سەرمەسۆڵا بێ دین بۆ لایەن ئەڵێن وڵا قەوەی کارەبا زیادی کردووە ناتوانین بە پێویست کارەباتان دێنێ هاوینان دین بۆ لایەن جارێکی تر هەر لەو ساڵەیە هاوینان دین دەڵێ وڵا قەوەی کارەبا زیادی کردووە لەبەرەوەی دنیا گەرمە وەزر گەرمە ناتوانین بە پێویستتان دێنێ لەم فتری پێشوە جارشکە هاتین لەگەڵ قایمقامە بانگمان کرد بۆ مەحەتەی سەرەوە زۆر قسەمان لەگەڵ کرد و عەدیدا کوتی بە پێویست ئێمە کارەبایەکەتان بۆ چارەسەرەکەین یعنی بەڕاستی لەو کاتەیەوە وەکو ئەو بۆ شوازایە کوتی ئێمە کارێکی واکەین بە هەر شێوەیەک بێت تۆزە کە هیچکە نەبێ بۆتان چارەسەرکەین بەس وەکو ئێمە ڕۆیشتوینەوە 4-5 ڕۆژ لەمەوە پێش کارەباکەمان زۆر لە ئێستا خراپتر بووە یعنی ئەمانە باشیان بە قسەکردن نییە ئەنجا ئەگەر خەڵکێکیش ئاراستەیەکی ئێستا خوا نەخواستە خۆ پیشاندەرێک ئێمە ئەگەن وەکو ئەوە حساب کە خۆ پیشاندەرێکین لەم سەرجادەین ئەگەر ئاراستەکە بگۆڕێ بە شێوازێکی خراپ ئەڵێن کاکە جان ئەمانە تێکدەرن کاکە تێکدەر نین کە جوانمان نەدەنەوە بەڕاستی ئاراستا گۆڕێ خەڵک دەبێ وجدانی هەبێ زەمیری هەبێ ئەنجا سێرەکەن دوکان
24 ساعتە کارەبای هەیە ئێمە کارەبامان نییە ئەڵێن بۆ کارەبای دوکان هەیە بۆ ئێمە نیمانە وڵاو سەدەکەی لە پاڵە ئەبێ هەیبێ کاکە جانەگەنەوە سەدەی کارەبایان هەیە ئێمە ڕووباری ئێمە منتیقەی دۆڵی جافایەتی بەعام بەگشتی لانکەی شۆڕش بووە کە لانکەی شۆڕش بووە ئێمە خوێنمان ڕشتەوە خوێنمان داوە یعنی ئەوان ئاوان داوا ئێمە خوێنمان داوە ئەرێ ئەو ڕغبەتی زیاترا خوێن تێگەی ئێمە خوێنمان داوە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەمانە ئۆفیان نەماوە بۆ وەتەن و بۆ نیشتیمان لەبەر دزیە و لەبەر فەسادی و لەبەر خراپەکاری هیچیان پێ ناکرێ ئێستا کاتی ئەوەی ئەوان نەوتمان دەنە 3 ساڵە بەتەمان نەوتمان بنێ جاری کەش من پێم کتۆ بە جەنابی قایم خام کتم باشە تۆ قەرار بۆ نەوتمان بۆ دابینکەن و ئەمانە نەوتمان نادەنیا سیرەکەمێکی وەک جەنابی قایم خام دێ دووسێ کەناڵ بە دوو خۆی خا لە ئێستاوە لەم فەسڵانەیە دێ 2 دار 3 دارمان بۆ نێژە کام 2 دار 3 داری بۆ ناشتین دەیکا بە هەرا هۆرێک منی ماڵوێنانی فەقیر ئەو دارێگە نێژە من 50 دارە بڕم لەبەر وەی خزمەت گوزاریان ئەمان وێران کردووە هەل لە پەروەردەیەوە هەتا هەمووی سەقەتیان کردو ئەو گەنجە جوانانە تۆ ئێستا ئەمڕۆ ئامۆژگارینەکەی سبێنێ تووشی پەروەردەیەکی سەقەت دەبێ هیچ ماشی بۆ وڵات و بۆ نیشتیمان نامێنێ ئەمان دایانەوێ بەڕاستی ئەم میلەتەی بە ئاراستەی خراپ هەبەرن جەنابی قایم خامیش لە بەیانیەوە تەلەفۆنی بۆکەین بە هیچ شێوەیەک تەلەفۆنی هەڵناگرێ ئێستاش بەڕاستی ئێمە بەتەمای بڕۆینە سەر دایرەی کارەبای بۆ لای کاعەلادینی ئەگەن لەوەیە ئەو پیاوە نە بە دەنگمانەوە جوانمان نەداتەوە ئەچین لە محەتەیەوە ئەیکوژێنینەوە ئەمە جارێک و 2 جار و 3 جاریش نییە بەڕاستی هیچ کە تەحملی ئەم مۆزعی ناکەین زۆر باشە دەست خۆش بێ ئەگەر جەنابە بێ پێمان بڵێ لە کارەبای دوکان بەتەمان چی بکەن ینی ئێوە ینی لە قایم قام وەکو خۆتان دەڵێن ئاماژەتان پێکرد لێرە نەبوو جوابتان نەدراوەتەوە بەنیازن چی بکەن لە دوایەمەوە وڵای جامە بەڕاستی دانیشتوانی دۆڵی جافایەتی نازانین ینی هانا بۆ شێ بدین تۆ تەلەفۆنە بۆ قایم قامەکەی جواب ناداتەوە تەلەفۆن بۆ داری کارەباکەی ئەڵە بەدەست منە بۆتە بەرنامە ینی بەڕاستی نازانم تۆ نەوتە نایدی بە خەڵک ئاوە نایدی بە خەڵک کارەبایە نایدی بە خەڵک موچەیە نایدی بە خەڵک 12 شەو آخر کاک وڵای 12 شەو نەشیتان بەخەبەرە هەرچی کەسێ بەخەبەر نییە شەیتان وازە مۆمەتە دێنێ 12 شەو تۆ کاکە دایری کارەبا بودی کارەبای میلە تاکوژێنێەوە ئێ باشە خەڵک کارەبای نەبێ ئامڕازی گەرمکردنەوەی ئینسان چییە یا دارە یا کارەبایە یا نەوتە تۆ دارەکە ناهێڵێ ببڕی نەوتەکە ناداتێ کارەباکە ناداتێ ئەلانێکم بۆ خەڵکە بڵێ ئەنفالتانەکەین هیچ عیب لێ با بڵێن کاکە ئێمە میلەتی خۆمان ئەنفالەکەین جارێک حکومەتی باز دوژمن بان بوو ئەنفالی کردین پێمان ناخۆشنەوە بەرەنگاریمان کرد ێ باشە کاکە مەعقولە تۆ بلا و کەس و کاری خۆت ئەنفالتکە یعنی بەڕاستی یان تۆ ئەم دۆڵی جافایەتی ئەم وڵاتە ئەم خاکە ئەم نیشتیمانە بۆ وێرانەکەن تێناگەم من ئێستا من بەنسبەت خۆم من ساڵی 90 باوکم شەهید بووە باشە معقولە ئێستا لەم ئاخریانەیە کەناڵەکان هەموو کردیان بە مۆزۆ تەلەفۆنت بۆکە بۆ کەسوکاری شەیدانڵە وەرە هەدیو پێداویستی ژانمان بۆ هێناوی دایبیت بۆ دێنێ نعلت بۆ دێنێ زلە شەڕەت بۆ دێنێ باشە تۆ خێزانی شەهیدێک 4 ساڵە مێردەکەی شەهید بووە بە چه معنایەکی دایبی بۆ دێنی بۆ منداڵ وەرە لێشی دەواب قسە ئەگەر لێشی دێەوە وردی کەیتەوە ئەم معنایەکی زۆر سەقەت زۆر بێئەدەبی زۆر بێحورمەتی بەخشە بە کەسوکاری شەهید و ئەنفالیەکان ئێستاش داواکارین حکومت لەم ناوچەیە بێتە سەرخەت هاوڕێک بداتەوە کاکە من قەزای دوکان ئەگە ماڵم لە دوکان بێ کێشەم نێ مۆلیدەم هەیە نەوتێکە شتێکایی کردم باشە بەڵباشگەڵ چی بکەم وەرەدەی مۆلیدەشیان بۆ دانا مۆلیدەمان نییە من لە سەرگەڵ وەرەدەی ئێستا من چی بکەم ئاوەکان نەماوە ئەومان نەماوە لەبەروی کانیەوەکان هەموو وشکی کردووە ئەوەی کە ئێستا خەڵک ئاوی بۆ خۆی و بۆ ماڵات و بۆ ژیان پێویستە ئەبێ لە بیر بهێنێتە دەرێ ێ باشە بیریش پێویستی بە کارەبایە ێ باشە تۆ کارەباکەشم نادێ یعنی ئاوەکەی ژێر زەویشت لێگرتومەوە ئەمە چه معقولێتیشی تایە زۆر باشە دەستان خۆش بێت دیارە شوان ئێستا ئەو هەوڵاتیانەی دۆڵی جافاتی کە لە بەردەم قایمقامیەتی قەزای دوکان کۆبوونەتەوە بەنیازن بەڕێ پێوان بڕۆن بۆ بەردەم ینی وێزگەی کارەبای دوکان بۆی کە لەگەڵ بەڕێبەراتی کارەباکە لەوێ قسە بکەن بۆی کە بزانن هۆکاری چی ئەوان لە شەو ڕۆژێکە تەنها
نزیکەی 5 کاتژمێر کارەبایان هەیە وەکو ئاماژەشیان پێکرد یعنی بەهۆی نەبوونی کارەباوە گرفتی زۆریان بۆ دروست بە بەتایبەتی بۆ مەسلەی ئاوی خواردنەوە و هەروەها نەبوونی کارەباش چکە وەکو دەڵێن مەڕۆماڵاتەکانیان یان ئاوی خواردنەوە و کۆمەڵک بابەتی تریان پەیوەندی بە کارەباوە هەیە کارەبا نەبێت ئەوسێکتەرانەی تر هەمووی دەوەستێت. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵایزان بەم شێوەیەتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ سپاسەوە بۆ ئێوە تا ئێستاکە بینەرمابوونی مێ دەکەین بڕگەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە عزیز بوو بێ تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین لە ئارامیان بن. خواتان